بەشێک لە مامۆستایانی وانەبێژ لە سنووری قەزای پشتدەرگرتبوونەوە داوایان کرد حکوومەتی هەرێم دایان بمەزرێنێت ئەگەرنا لە ساڵی نوێی خوێندن بایکۆتی داوام دەکەن. ئەمڕۆ بەشێک لە مامۆستایانی وانەبێژ لا بەردەم پەروەردەی قەزای پشتدەرگرتبوونەوە با کورسات نیوزیان ڕاگەیان تاکە داواکاریەی ئەوان ئەوەیە حکوومەتی هەرێم دایان بمەزرێنێت. ئاماژەیان بۆ ئەوش کرد مامۆستایانی وانەبێژ کە ژمارەیان 30,000 مامۆستا زیاترە ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت لە ساڵی نوێی خوێندندا بایکۆتی داوام دەکەن. خۆشەویستان دیارە هەر لە سەرپرسی ڕێکارە نوێیەکانی نوێکردنەوەی یاخود ئەم پاسپۆرتە نوێی کە لە سلێمانیدا ئێستا کاری لەسەر دەکرێت و بەشێک لە هاوڵاتیان دەستیان کردو بە مامەڵەکردن و وەرگرتنی ئەم جۆرە پاسپۆرتە. کۆمەڵێک پرسیار هەیەکە خەڵک دەیەوێت وەڵامەکەی وەربگرێتەوە بە حکومەوەی ڕێکارەکە تازەیە و چۆنێتی میکانیزمەکە تازەیە لە سلێمانیدا. لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز عەمید سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی گفتوگۆی بابەتەکە هاکەین. بەڕێز کاک سالار زۆر سوپاس بۆ بەخێر بێت. ئەم میکانیزمە نوێی پاسپۆرت چییە کە ئێستا لە سلێمانی گیراوەتە بەر؟ لە عێراقدا سیستەمێکی عێراق 2 ساڵە خەریکە ئامادەکاری بۆ سیستەمی نوێی پاسپۆرت ئێلکترۆنیەکە. پاسپۆرت ئێلکترۆنی گرێبەستێکی ئەنجام داوە عێراق لە نێوان خۆی و وەزارەتی ناوخۆ و فەڕەنسایە. ئەم پاسپۆرتە نوێیە کە پێوترێ پاسپۆرتی بی هاتۆتە بەرهەم. پاسپۆرتە نوێیەکە کۆمەڵێ شتی باشەیە هەندێک شتیش هەیە کە سلبیە باش نییە و هەموو شتێکی ژیان شتی باشی و شتی خراپ. باشەکانی چی و سلبیەکانی چی؟ پاسپۆرتەکە ئێمە دوێنێ احتیفالی ئەوەی بکەوە دەست بەکار بووین هەر ئەمەوێ باسی ئەوە بکەم کەوا لە عێراقدا لە خەتووی یەکەم لە هەنگاوی یەکەم بڕیار بوو بەسڕە بەغداد هەولێر وەکو مەرحەلەیە یەکەم دەست بەکار بن لە پاسپۆرت ئێلکترۆنی. بە هەوڵ و تێکۆشانی حکوومەتی هەرێم و جەنابی کاقوبا تاڵەبانی وا کراکەوە ئەو پلانە بگۆڕێ کە سلێمانیش لە خەتووی یەکەما بێت لە هەنگاوی یەکەما بێت. خۆشبەختانە دوێنێ احتیفالەکە کراوە ئەوە بوو دەست بەکاربوون وەکو پاسپۆرت ئێلکترۆنی. پاسپۆرت ئێلکترۆنی کۆمەڵ شتی زۆر باشی هەیە هەندێک شتیش هەیە لەگەڵ داواکاری هاوڵاتیانە ناگونجێ. شتە باشەکانی چییە؟ بۆ نمونە هاوڵاتی کە دێت بۆ پاسپۆرت سلێمانی لە هەمان ڕۆژە بێ بەخاوەنی پاسپۆرت. ئەوە نییە وەکو جاران دوو جار بێت جارێک بێت معاملەکە بکە و ڕۆژێک کەش وەریگرێ و ئەوەش نییە بڵێ پاسپۆرت دەفتەر نییە ئەمە خۆت زانای 7 مانگە لە عێراقا کێشەی دەفتەری پاسپۆرت هەیە ئەوە نەماوە چونکە سیستەمێکیشکەیە و شەریکەیەکیشکەیە و دیزاینیشکەیە لە هەمان ڕۆژە بێ بەخاوەنی پاسپۆرت. ئەوەی کە زۆریش گرنگە وەرەقە نەماوە کاغز نەماوە هەر لە وەرگرتنی معاملەکەەوە فیل کاغز نەماوە لە کۆپیکردن نەماوە ڕەسمگردن نەماوە ژوورا و ژوور و مۆر لەسەر فیل و وەرەقە نەماوە هەروەها وەرگرتنی پارەی نەقدیش پارەی کاغز 5,000 و 10,000 و 25,000 وانە نەماوە هەمووی بۆ بە ئەلکترۆنی. ئەمە لایەنە باشەکەیەتی کەوا تۆ سیستەمێکی فول ئەلکترۆنی تەیە. خاڵی دووەمی باشەکەی چیە؟ ئەوە زۆر گرنگە. خاڵی دووەمی باشەکەی من و هاوڕێیەکم بۆ ئەستەمبوڵ ڕۆین بۆ تورکیا بۆ بە ئەڵمانیا ڕۆین. من کۆنەکەم پێ جوازە کۆنەکە هاوڕێکەکەم نوێەکەی پێ ئەلکترۆنیەکە. من ئەبێ لە ئەستەمبوڵ هەمومان ئەستەمبوڵمان بینیوە 500 کەس ڕیزی گردووە لە جنسیاتی جیاواز لەمە مەسریەوە فەڕەنسیە ئەوە ئۆکرانیە ئەوە بۆ نمونە پاکستانی هەموو ڕیزمان گردووە بۆ ئەوەی لە بەردەم چێک پۆینت ئەفسەری پاسپۆرتەکەی بێنێ دوای سعاتێ پێیەکەم هاوڕێکەم لەبەرەوەی سیستەمە نوێەکەی پێ جوازە نوێەکە سەرە ناگرێ دەرگایەکی ئێلکترۆنیە کەسی لێ نییە سەرنخونێکە یەکسەرە ڕۆ. خاڵی دووەم لەو سەرە درێژەی کە من گردومە دوای سعاتێ بەرم کەوت کە زابتە تورکەکە بە تورکی قسەم لەگەڵاکە من نازانم جوابی بمەوە لەوێ کەسی لێ نییە مرۆڤی لێ نییە جیازە. خاڵێکی کە پێم بەڵێ بۆ لە ئەڵمانیا لە فەڕەنسا پێم بەڵێ لە تۆ حیجزی ئوتێلت کووە ئایا ئوتێل حیجز کردووە پێشتر لەوێ کەسی لێ نییە ئایا پێم بەڵێ ئایا تۆ پیتاقەی تووەیت پێیە دی هەردوو سەر بزانام ئەگەڕێیتەوە یاننا لەوێ کەسی لێ نییە و پرسیارە لێکە بۆیە لە زۆر کێشە نەجات دەبێ ڕاستە خۆ ڕۆی سەرنخونێکیتەوە دەرگاکە بۆ کاتەوە ئەمە لایەنە ئیجابەکانێتی کە زۆر گرنگە. لایەنە سلبیەکانی باسەکەم
باز ئەکەی جنابیا من چەند پرسیارێکمێ لەسەر ئەوانە لێت بپرسم. ئێستا بەشێک لە خەڵک لای بۆتە کێشە کە ئەم پاسپۆرتە نوێی کە دەردەکرێت پاسپۆرتە کۆنەکەی ترکاری پێ ناکرێت ئەوانەی کە پاسپۆرتە کۆنەکەیان هێن چی لێ بۆ ئیجباریە کە پاسپۆرتەکانیان نوێ بکەنەوە؟ بەڵێ پاسپۆرتە کۆنەکە وەکو خۆی کارەکات بە هاوشانی پاسپۆرتە نوێەکە هیچ فەرقی نییە ئەو کاری خۆیەکات تاکو ئەو ڕۆژەی ئەکسپایرە بێیان نزیکە بێتەوە لە ئەکسپایر بوون هەر پاسپۆرتێک 6 مان کەمتری تیابێ لە فڕۆکەخانەکان نەیانڵند گەشت بکەیت هەروەها ڤیزەش وەرناگری لە سەفارەت پێێتەڵێ ڤیزە نادەبێت بڕۆی لەبەرەوەی پاسپۆرتەکە 6 مان کەمتری تیا بەس ئەگەر 6 مان زیاتری تیا بوو دیسان ڤیزەتە دەنێ دیسانی ئەشتوانی گەشت بکەیت کەواتە پاسپۆرتی کۆن ئەگەر 6 مان زیاتری تیابوو هیچ کێشەی نییە بۆ خۆی گەشتی خۆیەکە و بێمشیرێ ئەگەر 6 مانگ زیاتری بەڵام لە دوای ئەوە ئەگەر ویستی پاسپۆرتەکەی نوێ بکاتەوە بۆیانەکەن بەم ئەلکترۆنیان ئەتوانن لەسەر کۆنەکە نوێی بکەنەوە ئەگەر هەر کەسێ ئەکسپایر بوو یا 6 مان کەمتری تیابوو پاسپۆرتەکەی ئەبێ بێت پاسپۆرتی نوێ دەبێنێ بە شێوازی ئەلکترۆنی واتە ئیجباریە کاک سالار یەک شتیکە هەیە ئەوانەی کە خەریکی دەرکردی کارتی نیشتیمانی بەرلەوەی کە کارتێکە وەربگرنەوە کارتێکی دیکەیان دێنێ کاغزێکیان دێنێ دەدەنێ کە بەمە مامەڵەکانیان بکەن لە دایرە و فەرمانگە حکومیەکاندا تا ئەو کارتە نیشتیمانیەکەیان دێتەوە ئەم کاغەزەی کە پێیان دەدرێت لە کاتی دەرکردنی پاسپۆرتەکە کاری پێکرێت سیستەمەکەوا دروستکراوە بۆ خۆی ئەلکترۆنی بێت بۆ لەبەر ئەوەی ئێستا جیاوازی ئەو کاغزە لەگەڵ کارتی نیشتیمانەکە چییە؟ کارتی نیشتیمانەکە کە داوایەکەین بارکۆدێکی لەسرە وەکو چۆنەچی بۆ سۆپەر مارکێتێک بیپسیەکە کڕی کاشێرەکە لە بارکۆدەکەدا ئەڵێ بیپسیەکەت بای 500 یا بای 1000 ئای نەشت بارکۆدی لەسرە ئەو کارتی ئەو سوورەتقەی ئەلکترۆنی وەرەقەکە ئایفۆنەکە بارکۆدی لەسەر نییە بۆ یە کێشەی هەیە تاکو ئێستا ئێستا کاری پێ ناکرێت لە داهاتووە هەوڵەدەین کار بکرێت ئەگەر بارکۆدە بخرێت سەریات جیاوازێ بەستا ئێستا کاری پێ ناکرێت باشە ئەی ئەوانەی کە خەڵکی ئەوروپان یاخود خەڵکی هەرێمی کوردستان بەڵام پاسپۆرتێکی ئەوروپیان هەیە وڵاتێکی کیان هەیە بیانوێت پاسپۆرتەکانی پاسپۆرتە عێراقیەکان نوێ بکەنەوە کامیان پێ دەدەن بە میکانیزمی پاسپۆرتە کۆنەکە یان بەم ئەلکترۆنیان بە میکانیزمی پاسپۆرتە نوێەکە لەبەر ئەوەی سیستەمی پاسپۆرتی کۆن ئەی تا پێنجشەمە هەبوو وەستا ئەوەی تا پێنجشەمە معاملەی کردووە وردە ئەبێ بە خاوەنی جیاواز چونکە تۆ ڕۆشت لە بەغدایە ئەو معاملەیە و لەوێ ئەبێ بە خاوەنی جیاوازە کۆنەکە بەڵام ئەوەی لەم ڕۆم ئامەلەکەت و تا داهاتوو هەموو ئەبێ بە خاوەنی پاسپۆرت ئەلکترۆنی نوێ باشە پاسپۆرتە کۆنەکە لەسەری نووسرا بوو بۆ 5 ساڵ بۆ مناگەر من لەم ساڵەوە پاسپۆرتەکەم دەرکردایە تا 5 ساڵم پاسپۆرتە کاری پێکرا دەمانتوانی بۆ ماوەی 5 ساڵ بەڵام ئێستا هەر بۆ 5 ساڵەیە دەوترێت کەمترە پاسپۆرتی عێراقی هەر جۆرێکی بێ کۆن بەیانەوە بێ دیبلۆماسی بە یا تایبەت بە یاخدمە بێ هەموو جۆرەکانی هەمووی بۆ 8 ساڵە بۆ ئەو مرۆڤانەی کە تەمەنیان لە 15 ساڵ زیاترە ئەوانەی لە 15 ساڵ بەرەو خوارن مناڵن ئەوانە بۆ 4 ساڵە بۆ لەبەر ئەوەی مناڵ دەموچاوی زووە گۆڕێ فەیسی زووە گۆڕێ بۆیە تا 15 ساڵ شێوەی دەموچاوی زووە گۆڕێ بۆ 4 ساڵە بەڵام ئەوانەی 15 ساڵ زیاترن بۆ 8 ساڵە باش سەبارەت بە نرخەکەیشی ئەمە زۆرم پرسیارە کرابوو کە نرخێکی زۆری سن نزیکەی 91,000 تێچێت بەڵام پێشتر پاسپۆرتە کۆنەکە لە کاتی مامەڵەکردندا نزیکەی 45 بۆ 50,000 تێچوو ئەم نرخە زۆر نییە بەلای هاوڵاتیان و بە تایبەتی ئەنی من مقابلی چەند چاوپێکوتنی چەند هاوڵاتیەکم بینیان و ئێمە زۆر بەمان نەخۆشین چین بۆ دەرەوە بۆ نمونە بۆ چارەسەری وەرەگری لەوانی ئەم پارێ بۆ ئەوی گیرفانی ئێمە زۆر بێت ئەم نرخە هەروە مێنێتەوە کاک سالار ئەمە دووەکوتم دوو خاڵی سلبی هەیە دوو خاڵی خراپەیە ئەم سیستەمە نوێ خاڵە خراپەکانی شێشەوەی جەنابە باس کرد کەوا نرخەکە لە 25,000ەوە بۆ بە 91,000 هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە حکوومەتی عێراقی وەزارەتی ناوخۆی ئیتیحادی بەغداد گرێبەستێکی لەگەڵ فەڕەنسایە کردووە و تەحدیدیان کردووە بەم مەبلەغە 91,000 بێگومان ئەم 91,000 لە چاو 25,000ەکەیە زۆرە تا پێنجشەمە 25 لێوەرەگیری سەکی بانکەکە ئێستا 91,000 فەرقێکی زۆر هەیە بە تایبەتی بۆ ئەو خێزانانەی کە ژمارەیان زۆرە یا ئەوانەی نەخۆشیان هەیە ئەوانە بێگومان کێشێکی زۆرە بۆ لەبەرەوەی تۆ نەخۆشێک کە ئەوێ گەشت بکە بۆ وڵاتێک بۆ چارەسەر سەرکی هاوسەفەر یا دوو هاوسەر سەفەری لەگەڵایە کەواتە کردی بە دوانی ئاسیان 91,000 ئەبێ بدا چکە خۆ بەتەنیان نەخۆشە ناتوانێت بڕوە بۆیە ئەمە کێشێکی زۆرە بۆ بەشێکی زۆری هاوڵاتیان ئەمەیشە لە کێشەکانە
کێشەی دووەم چییە کە ڕوبەڕووی ئەم سیستەما بێتەوە هاوڵاتیان بە جنسی عێراقی و هەوێ حوالمەدەنی ناتوانن معاملە بکەن لەم سیستەمەیە چونکە بارکۆدی لەسەر نییە بەس بە کارتی نیشتیمانی لە کاتێکە زۆرینەی دانیشتوانی هەرێمی کوردستان بە دووهۆک و لێر و سلێمانی و هەڵەبجەشەوە تا ئێستا خاوەنی جنسی عێراق و هەوێ ئەحوالمەدەنین کە پێڵێن تەسکەرە خۆمان ئەمە دووەم کێشەیە بۆیە ئەم کێشانە ئێمە دوێنێ دەفتیتاحکەیە ئاماژەمان پێدا پیشانی بەڕێوەبەری گشتیمان وت هەروەها ئەم کێشەیە جەنابی کاقوبا تاڵبانی ڕایس پاردوین کە بە دوواداچوونی تەواوی بۆ بکەین و لەگەڵ لایەنی پەیوەندیدارەکان لە بەغدایە ئامادەکراوین کە قسەیان لەگەڵا بکەین ئەم قەرارە بۆ ئەوەی ئلغا بێتەوە یا چارەسەر کرێ چارەسەرەکەی بەم شێوەیە هەموو شتێک بەڕای من چارەسەریە شت نییە چارەسەری نەبێ ئێمە لە تەنها بەڕێوەبەرایەتین لە هەموو عێراق و هەرێمی کوردستاندا سیستەمە کۆنەکەمان هێشتۆتەوە احتیاط دەستکاریمان نەکردووە هۆڵەکەمان هێشتۆتەوە هەموو سیستەمەکە و بە هەموو پێداویستەکانەوە و خۆیشتومەتەوە دەرگاکەم لەسەر داخستووە بەغدا لای خۆی کوژانوێتەوە بەس من هێشتومەتەوە بۆچی بۆ ئەوەی کەوا هەوڵ بدەین کە سیستەمە کۆنەکەش ئیش پێ بکەین و تازەکەش ئیش پێ بکەین لە یەک کاتە لە ئەگەری سەر نەکەوتنیا یعنی مەجای ئەوەی تیابێ بگەڕێنەوە سەر سیستەمە کۆنەکە سیستەمە تازەکە تازە سەرکەوت و ڕۆشت بەڵام ئێمە ئەمانەوەی ئێمە داواکاریەکەمانەوەیە کە سیستەمە تازەکەش ئیشکا و کۆنەکەش ئیشکا کۆنەکە بۆ ئەو کەسانی کەوا تا ئێستا خاوەنی جنسی عێراقی و هەیە حوالمەدەنین یا ئیمکانیەتیان کەمە گیرفانیان دەرینایەنێ 25,000 کادا ئەمە کەش بۆ ئەو کەسانی کەوا ئیمکانیەتیانێ 91,000 یا خاوەنی کارتی نیشتیمانین ئەوە بەکاربێنن کەواتە اختیار هەڵبژاردە بدەینەوە بە هاوڵاتی تا ئێستا عێراق لەسەرمە ڕازی نییە جەنابی کاقوباد ڕایس پاردوین کەوا ئێمە کار لەسەرەوە بکەین لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ پەرلەمانتارە بەڕێزەکان لەگەڵ سەرۆکایەتی کۆمار بۆ ئەوەی داواکاریەکەمە بگەین بۆ وەزیری ناوخۆی عێراق تاکو بڕیارێک بدا بۆ مەبەستدا ئێمە ئەگەر بین لەگەڵ پەرلەمانتارە بەڕێزەکان کە ژمارەیان زۆرن لە هەرێمی کوردستان لە دووەکە و لێر سلێمانی هەڵەبجە دەنگمان یەخین و بچین سەردانی وەزیری ناوخۆ بکەین و ئەو داواکاریە بگەێنین چونکە تازە ئەم گرێبەستە لەگەڵ فەڕەنسایە ئیلغا نابێتەوە و ئەم سیستەمە ئەم داتابەیسی کە عێراق خەریکە و هەموو جیهازانی کە هێناوێتی 2 ساڵە خەریکە تازە ئیلغا نابێتەوە کەواتە پلان چیە؟ پلانی بەدیل ئەوەیە کە لە پێناو هاوڵاتیانە ئەوەی کە گیرفانیان کەم دەرێنێت دەرامەتیان کورتە ئەوانەی کەوا تا ئێستا نەبوونە بە کارتی نیشتیمانی جنسێ و تەسکەریانێ و بە 100,000 کەسن ئەمانە ئەبێ ئیشیان بۆ بکەین کە لەڕێی لایەنە پەیوەندیدارەکان لە بەغا لەسەر ڕاستپاردەی جەنابی کاقوباد کە تەئکید دەکاتەوەکەوە ئیش لەسەرەوە بکەین کە سیستەمە کۆنەکەش ئیش پێ بکەین لەگەڵ تازەکەیان ئەمە یەک شت بڵێن لە هەموو عێراقا لە بەسڕەوە تا کۆرێمی کوردستان لە هەر هەموو محافظەکان تەنها سلێمانین سیستەمە کۆنەکانشمان هێشتۆتەوە هەموو پارێزگاکانی کە حکوومەتی عێراقی تەئکیدی لەسەرەوە کردەوە ئەو قەعەی لێ وەرەگرت هۆڵەکەی لێ وەرەگرێ هەموو سیستەمەکانی لابرد لەسەر لەو هۆڵە سیستەمە نوێکە ئیشی پێ کرد ئێمە تەنها شوێنین نەمانێشتەوە بکرێ سیستەمە کۆنەکەمان هێشتۆتەوە بەڵام کوژاوەتەوە لە بەغا ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم لە هەموو عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە کە سیستەمی ئەلکترۆنی دەست پێکە بۆ ماوەی مانگێک یا 40 ڕۆژ لەو بینەیە دائیرەی جیاوازات داخرێ بەڕووی هاوڵاتیانە کەس هاتوچۆی ناکە تەنانەت مۆزەفەکانیش ناسنەوێ شەریکەکە دێ وەرێگرێ ئەو هۆڵە ئاماداکە بۆ سیستەمی نوێ تەنها محافظین لە هەموو عێراقا لە ماوەی ئەم مانگە ئەم 40 ڕۆژە نەمانەیەشتووە بکوژێتەوە یا نەچین بەدەوام هەموو ڕۆژێ لە خزمەتی هاوڵاتیانە بووین تەنانەت ئاخر ڕۆژ کە پێنجشەمەی ڕابردوو بوو 1411 هاوڵاتیمان بەڕێخستووە بۆ چونکە تۆ ئەو ژمارە زۆرانە هەموو ڕۆژێ سەروی 1000 کەس بۆ ماوەی 40 ڕۆژ یا مانگێک خەیاڵیە چۆن بتوانین ئەو هەموو خەڵکە ڕایگرن هەموو عێراق ڕایگرت هەموو هەرێم ڕایگرت بەس ئێمە نەمانهێش ڕایگیرێ و لە خزمەتی هاوڵاتیانە بووین باشە کاک سالار یەکێکی دیکە لە بابەتەکان و پرسیارانی کە من بۆم داناوی لەسەر ئەم پاسپۆرتە نوێ ئەویش ڕەچاوکردنی و هەبوونی ماستەر کارتە هەر کەسێک کە ئەم پاسپۆرتە دەکات پێویستە ماستەر کارتێکی هەبێ و لە نێو ماستەر کارتەکە پێویستە بڕۆپارێکی شێبێ ئەوەشی کە هەیە پێویستە ئەو پارێش کە هەیە بە دینار بێ
بە دۆلار نەبێ ئەمانە هەمووی دیتێڵن شتن کە لە کاتی مامەڵەکانە ڕەنگە زیاتر کاریگەریەکەی و کێشەکان بۆ خەڵک دەربکەوێت ئەمما سەرکارتا زین ئێشتا لە هەرێمی کوردستانە و لە عێراقی شاگر تێبینی بکەین بەکار ناهێنرێت کارتی ئەلکترۆنی و ئەو بڕەپارەیە بۆچی دەستنیشان کراوە کە هەبێت عێراق ئەو کێشەی نییە بەس هەرێمی کوردستانەتی بۆ لەبەرەوەی لە عێراقا موچە بووە بە کارتەکە کارمەندەکە کارمەندی دەوڵەت بە کارتێک موچەکەی وەرەگرێ وەکو جاران بە کاشوەری ناگرێ بەدەست هەر ئەو کارتایەنێ ئیشی لەسەرەکرێ ئەوەشی ماستەر کارتیەوە ینی بە شێوەیەکی گشتی ئەویان هەیە بەڵام ئەمەی لە هەرێمی کوردستانە تا ئێستا موچەنەوە بەکارت هەروەها خەڵکیشی زۆر لە 1995 هاوڵاتیانیش ماستەر کارتیان نییە یا کارتێکی جیاوەکەیان نییەکەوە بەدیلەوە بێ دیشێ لە پێداویست ئەم سیستەمە نوێ سێ پێداویستیە بۆی هاوڵاتی بەڕێز بێ ئیشی بۆ بکەین یەکێکی کارتی نیشتیمانی ئەوەی دووەم کارتی زانیاری سێم ماستەر کارت ئەگەر کارتەکە یا ویزە کارت یا ماستەر کارت هەر گریدیت کارت هەر کامی بێ کە دەی بۆ ئەوەی تۆ پارەی کاش نەماوە بۆ بە ئەلکترۆنی جیازێک دانراوە ئەو ویزە کارتە یا ماستەر کارتە من لێدەم یەکسەر ئەو پارەی 91,000 بۆ هەموو کەسێک 91,000 یەکسەر جیازەکە وەرەگرێت یەکسەر ئۆتۆماتیکی نێرە بۆ بەغا ئەم پارەیەکی بۆ هەرێم نییە هەمووی سیادی هەموو بۆ بەغایە و یەکسەر وشەوەری لی داشتێنێ بەڵام ئەمە کێشەیە بۆ خەڵکانی کە ناو گوندەکانان ئەو کەسانی کێشتا لەوانەیە لە هەرێمی کوردستان نەزانن چۆنێتی بەکارهێنانی ماستەر کارت هەیە یاخود ئەو کەسانی کە مۆزەف نین فەرمانبەری حکومی نین موچەکانیان لە ڕلایەن دەوڵەتەوە وەرناگرن لەوانەیە کرێکارێک بوون کە ڕۆژانە بە ڕەنجیشانی خۆیان ئەم پارێ پێیاکەن چۆن ئەم ماستەر کارتە دروستکەن ئەمە کێشەیە بۆ ئەوان کات سالار نەک کێشەیە کێشەیەکی گەورەیە نەک ئەوەی لە گوندەکەیە یا لە ناحەیەکە یا لە قەزایەکە من بۆ خۆم بەڕێوەبەری پاسپۆرتم تا ئێستا نە ویزە کارتم نە ماستەر کارتم نییە بێ بڕۆم دەری بێنم ئەگەر بمێ جوازەکەم بگۆڕم بەڵێ بێگومان ئەم کێشەیە تەنها بەوە چارەسەر بێ وەکو بە بەڕێستم ڕاگەیان کەوا ئێمە بە هەمومان هەوڵ بدەین کەوا سیستەم کۆنەکەش ئیش پێ بکەین لەگەڵ تازەکە بۆ یشیش وەکومن یا ئەوەی لە گوندێکە یا لە ناحەیەکە کە ماستەر کارتمان نییە یا ویزە کارتمان نییە بە سیستەمە کۆنەکە ئەتوانین ئیشکەین ئەگەر مەجای شەبوو ئەوەی ئارەزوو لێ بوو ئەوە بانقە و ئەتوانێت دیسا ماستەر کارت یا ویزە کارت بەرهەم بێنێ چارەسەری ئەوەی ئەوی چۆنە بێ لە عێراقدا هەموو ڕۆژێک هەموو ڕۆژی چوارشەمەیەک ئەمە زۆر گرنگم لە عێراقدا هەموو ڕۆژی چوارشەمەیەک تەرخان کراوە بۆ پەرلەمانتارە بەڕێزەکان بەبێ مۆعید دەچن بۆ لای وەزیری ناوخۆ ئەو ڕۆژە بۆوان تەرخان کراوە ئەبێ پلانێکمانەوێ پلانەکە بەم شێوەیە بێ نابێ ئێمە هەر 6 هەفتا پەرلەمانتارەکەمان بەیەک چوارشەمە ڕێکەوین هەر 6 هەفتامان بڕۆین نا ئەبێ ڕێکەوین هەر هەفتەیەک پێنج شەشێ بڕۆین بۆی لە زاکیرەی وەزیری ناوخۆی عێراقیە هەبێ هەموو هەفتەیەک پێنج شەش پەرلەمانتار سەردانێکن تاکو ئەو لۆدا ئەو فشارە دروست بێ لەسەر بەڕێزی وە قەناعەت بێنێکەوە ئەوە بکەین بۆ لەبەر ئەوەی وەزیری ناوخۆی عێراق قەناعەتی وایە کەوا تازە هەنگاوێکە دەستی پێ کردو ئەبێ بڕوات و ئەو قەناعەتی وایە کەوا ئەم سیستەمە ڕێگرە لە تەزویرات و لە خەڵکی ئەو کەسانەی کەوا مەسەرەن داعشن کێشەیەکی ئەمنیان هەیە ینی ئەم سیستەمە بەڕاستی ڕێگرە ئەلکترۆنیە لەو کەسانەی کەوا لادەرن لە یاسا و ڕێنمایەکان و دەستی تیرۆریان هەیە ئەمە ڕێگرە لەو سیستەمە بەڵام بۆ هەرێمی کوردستان نەخوا بەزێت بێت لەو مۆزوعەیە تاکو ئێستا خەڵکانی هەرێمی کوردستان دوورن لە مەواضعانە وەکو شوێنەکانی کەنیە وەکو وەسەط و جروم نییە بۆی ئەکرێ ئێمە قسە لەسەرەوە بکەین بە هەمومان لەگەڵ پەرلەمانتارە بە ڕێزەکان لەگەڵ جەنابی سەرۆکۆمار من بەنیازم بۆ خۆم سەردانی جەنابی سەرۆکۆمار بکەم ئەگەر فرسەت بفەرمێ و جەنابی لەوانەیە گوێ لێبێ لە کەناڵەکەی جەنابتانەوە مۆڵەتم با بچمە خزمەتی بۆ ئەوەی کەوا لە ڕێی بەڕێزەوە ئەو پەیامە بگەینە وەزیری ناخۆ و جەنابی تەدەخول بکات لەو مۆزوعە خۆتان لە ناوخۆی هەستان کرۆکام کێشان و بەرگرانیان بۆ خەڵکێ بابەتێکی کە هەیە ئەویش لە کاتی مامەڵەکانە پێویستی بە کۆدی ئاساییش یاخود کارتی زانیاری دەبێت بەڵام ئێستا زیاتر خەڵک پێویستی پێ بێت ئەمە ئێمە لە عێراقدا سیستەمی جوازات لە هەموو دایرێکی جوازات دائیرێکی ئاساییش هەیە لە ناو دایرەکە باشە ینی ئەوە نییە جاران بیدای پێش چەند ساڵێک ئەوایە کە ئاسایش ئەو قەرارە دەرچوو لە عێراقا و باید بچوایە بۆ ئاسایش و بەهاتەوە ئێمە چیمان کردمان ناکرێم خەڵکە بێت و بڕە ئەو تیمەی ئاسایشمان هێنەوە ناو دائیرە یعنی بۆ خۆی ناو دایرێکە هاوڵاتەکە دێ هەر ناو دایرە کارەکەی بۆ جێبەجێکرێنی لە عێراقدا بەبێ موافقەی ئاسایش
کە ئەوان پێڵان مخابرات سیرەکەی ئیشەکەی بۆ ناکرێ یەکسەر لێناو ئاسایش ئیشەکەی بۆ جێبێت ئەوە ڕێگر نییە کێشەی هاوڵاتی نییە. جا من ویستم ئەو لەسەرەوە پرسیار بکەم کاک سالار وتم ئەو کۆدی ئاسایشەی زۆر جار ڕئیس عایلەیان سەرۆکی خێزان بە هەموو خێزانەکەی یەک کۆدێکی ئاسایشیانی زۆربەی مامەڵەکانیان لە فەرمانگەکانە بەکارهێنرێ. جاوتم بزانم ئەم کۆدی ئاسایشە بە هەمان شێوە لە پاسپۆرتە نوێکەیە دەتوانێت تەنهایی سەرۆک خێزانەکە بەکار بهێنرێت بۆ مامەڵەکە؟ بەڵێ ئەو کە هاوڵاتی کە ئەچێتە لای ئاسایشەکە بۆ کۆدی ئاسایشەکە یەکسەر کۆدەکەی پێپشانەدا خۆی یەکسەر لە سیستەمەکە سیرەکە هەیە. تەنها لەوانەیە ئەبدەیتێکی کاتەوە زانێری چینێ خێزان بەکارهێنرێت خێزانەکە. باشە ئەو وڵا باسی سەر و خێزان کرد با منیشێک ئیزافە بکەم بۆ هاوڵاتیان ئەمێ ڕێنمایەکە بێ ئەگەر هاتوو سەرۆک خێزان ڤیزەکارت یا گریدکارتی هەبوو بۆ بەتەنیا بۆ هەمووی بەکاردێ مەسەن بۆ خێزانەکەی بۆ مناڵەکانی چەند کەس بن هەمووی بەکاردێ بەس گرنگ ئەوەیە ڕەسەیدی تیاابێ بۆ هەموو معاملەیەک 91,000 بۆ هەموو ماڵێک ئەگەر 10 کەس بن 910,000 ئەمە بۆیە من باسیێواکەم ئەگەر بۆ نمونە خێزانێکی هێژار هات 10 کەس بن ویستی معاملەی جواز بکە سەر ڕێو کە ڤیزە کارتەکە دەرەکات 10 کەس فینەوە 910,000 نزیک ملیۆنێک کارەساتە زۆرە بۆ ئەو وڵاتی دیناریش بێت تەمانە بێ بە دیناری عراقی بێت تعامل بە دۆلار ناکرێ بەهی ناکرێت ئەبێ ڤیزە کارتەکەی یا ماسەرکارتەکەی 910,000 بێ بۆ 10 کەس ئەگەر 10 کەس بوون هەرچکارێکی 91,000 بۆیە باشترین چارەسەر بۆ کێشەی هاوڵاتیان ئەوەی ئارەزوو اختیاری بێ ئەوەی ئارزومەندە 91,000 بدا و ڤیزە کارتی هەیە سیستەمی نوێ ئەوەی کە ئارزومەندە کەوا ئیمکانیەتی نییە و جنسی عراقی و هەیە حوالمەدەنیە سیستەمە کۆنەکە کە 25,000 باشە بە ئەم پرسیارە دووبارە بکەمەوە وەڵامەکەی بە دقیقی وەربگرم بۆ چەند ساڵ ئەم پاسپۆرتە نوێ خەڵک دەتوانێت بەکاری بێنێت هەر وەکو کۆنەکە 8 ساڵ و مناڵیش لە 15 ساڵ بخوارەوە بۆ 4 باشە دەفتەر نییە ئێستا تەنها هەر ساڵانی پێشتر پاسپۆرتە کۆنەکە دەفتەر بوو مۆری لێ دەدراکە چوو بۆ سەفەرکردنێک بۆ وڵاتێکی دیکە بە هەمان دیزاینە بە هەمان شێوازە وەکو دەفتەرە ئەم پاسپۆرتە نوێش ئەم پاسپۆرتە نوێیە کە پێوەڵم پاسپۆرتی بی لە دیزایانی پاسپۆرتی ئەوروپی و ئەمریکی تێکەڵ کراوە پاسپۆرتی چینۆی لەدێراتوە بێگومان دەفتەرەوەکو پێشوو بەس دیزاینەکەی جیازە بۆ دەفتەرە لەبەر ئەوەی هەندێک وڵاتانی جیهان بە هەندێک وڵاتی ئەوروپیشەوە نەگەیشتونەتە ئەوە نەتەتەوریان نەکردووە ئەو پاسپۆرتە جیهازەکانی مەسەن دەرگای ئەلکترۆنیانە بێت بۆیە تۆ کە ئێستا وڵاتێکی ئەوروپی یا ئەفریقیا ئاسیا ئەمریکا سیرەکەی ناچارە مۆر بەکاربێنە بۆ ئەبێ وەرەقی بێ ئەوە هۆکارەکەی چکە تۆ هەندێک وڵاتەیە وەکو دوبەی وەکو تورکیا وەکو ئەڵمانیا بۆ نمونە ئیتر تۆ دەرگای ئەلکترۆنیە پێویست بە مۆر ناکە بەڵام هەندێک وڵاتی کە ئەڕێ بەساتی بۆ مەسر تۆ مەزبور مۆر بەکاربێت ئەمە پاسپۆرتێکی نێودەوڵەتیە کاک سالار پێگومان بەڵێ بەڕێز سالار ئەمیت سالار عەبدوڵڵاه بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی زۆر سوپاس بۆ ئامادەبوون کاک سالارمان دوو نەبی